بە هەر کۆڵان و شەقامێکی شارەکەدا بڕۆی ئەستەمە چەندین دار و درەخت نەبینی کە وشک هەڵگەڕاون. بە دۆدا چوون بۆ هۆکارەکانی وشک بوونەکەی دەکەین. چوونە چەند گەڕەکێکی شاری سلێمانی. لە چاوی کامێرای کێنێنەوە دیمەنی چەندین جۆرە درەخت دەگوازینەوە کە لەسەر شۆستە و ناوبەخشەکان وشک بوونە. وشک بوونی دارەکان پەیوەندی بە هاتنی وەرزی پاییز و وەرینی گەڵاکانەوە نییە، چونکە زۆرینەیان قەد و ڕێگەکانیشان وشک بوون. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش ئاشکرای دەکات ئەو جۆرە درەختانی وشک بوونە پێشتر توێژینەوەی لەسەر نەکراوە و تەنها ئامازدی چاندەکەیان بووە، چونکە ئەو درەختانە لەگەڵ کەش و هەوای سلێمانی و ناوچەکەدا ناگونجێن و ساڵانە لە هەردوو وەرزی هاوین و زستان بە سەدان دانیان لەناو دەچێت. لە ساڵی 2022 دوو جار بە نووسرا و جەختمان کردوەوە سروشتی هەرێمی کوردستان بۆ هەندێک دار نابێت ناسکن ئەم دارانە بە تایبەتی داری سەباحباح و ئەو دار چەترانی کە هەن ئەمانە لە زستانێکی ساردا یا لە ڕەشەبایەکی بەهێزە یا لە کەم ئاوێکی زۆر کەمە بەرگە ناگرە نوشکە بنێ بێ هەموو ڕۆژێ ئاو بدرێت. ساڵانە چەندین جار هەڵمەتی چاندنی نەمام و دار لەلایەن ڕێکخراوە ژینگەیەکانەوە ئەنجام دەدرێت و دەیان جۆری درەختی هاوردەکراوی وڵاتان دەچێنرێت. بەرپرسانی پەیوەندیدار باز دەوە دەکەن وشکبوونی دار و درەختەکانی سنووری سلێمانی پەیوەندی بە کەماوی و ئاونەدانی درەختەکانەوە نییە. ئەو دارانەی کە لە سنووری بڵێن لە دەرەوەی سنووری باخچەکان ئەڕوێنرێت پرس بە بەڕێوەبەرایەتیەکە ناکرێت. ئەو دارانە بە تەشید تووشی وشک بوون ئەبن، چونکە ڕواندنی دار پێویستی بە خزمەتە، پێویستی بە ئاودانە. بەلایانی کەمەوە 2 ساڵ ئەبێ بەردەوام خزمەتیکەی. لە هەندێک شوێن هەندێک ڕێکخراو ئێمە ئاگادارین یاخود هەندێک لایەنی جاجات دار ڕوێنراوە دوایی بەڕەڵا کراوە هەمال کراوە تەبان وشک بووە دوایی لەسەر ئێمە حسێب کراوە. ئەو دارانی وشک بوونە هەیەنە زیاتر لە 10 ساڵە چێنراون و وشک بوونیشان کاریگەری لەسەر کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی و پیسبوونی ژینگە دروست دەکەن، بە تایبەت لەگەڵەوەی هەوڵەکان بۆ پاکراکردنی ژینگەی شارەکە سستە و ڕێژەی ئۆتۆمبیل و هۆکارەکانی پیسبوونی ژینگە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.